هەر لەسەرم بابەتە بوومەلەرزە و گۆڕانی کەشوهەوا لە سەرگۆی زەویدا بە تایبەتیەوەشی کە هەیە لە تورکیا و سووریا باکووری کوردستان ڕوویدا ئەم بوومەلەرزەیە دەبێت لەسەرم پرسە گفتوگۆ لەگەڵ بەڕێز سیروان ساڵح عەلی شارەزای کەشوهەوا و ڕوودا و سروشتەکان بکەم بەڕێزیان لە کەلارەوە لەگەڵم دەبێت. کاک سیروان سڵاوت لێبێت لە دەستپێکدا بە کورتی پێمان بڵێ بوومەلەرزە زەمین لەرزە عەردهەژە چییە؟ چۆن ئەمە دروست دەبێت؟ بەڵێ سڵاو لە هەموو لایەک سەرەتا ڕێز و نەوازش بۆ هەموو قوربانیانە بەداخەوە کارەساتێکی سروشتی دڵتەزێن بوو لە باکووری کوردستان و خۆرئاوای کوردستان ڕوویدا. داواکارم لەخوای گەورە بە شەهیدیان لە قەڵەمدا و بریندارەکانیش شیفا بدا و ئەوانش تا ئێستا ڕزگاریان نەبووە بەم جوانە ڕزگاریان بێت. بەداخەوە کارەساتێکی زۆر دڵتەزێن بوو. سەبارەت بە پرسیاری بەڕێزت بوومەلەرزە ڕووداوێکی سروشتیە لەرینەوەیەکی ماوە کورتی زەویە لە ئەنجامی چەندین هۆکار دروستە بێت لەوانە جوڵەی پلێتەکان و هەروەها تەقینەوەی لە ناکاوی گڕکان ویان هەر هۆکارێکە ببێتە هۆی جوڵانی پلێتەکان و جوڵەی ناخی زەوی دەبێتە هۆی دروستبوونی بوومەلەرزە و لەرینەوە لەسەر ڕووی زەوی. زۆر باشە ئەمەی کە ئێستا لە تورکیا و لە سووریا ڕوویداوە ئەمە باسێکی ئەمە بکە ئەمە چۆن ڕوویداوە؟ ئەم ناوچەیە لە ڕووی جیۆلۆجیەوە پێکاتەکەی چۆنیە کە ئەم ڕووداوەی تێدا ڕووداوە ئەم بوومەلەرزەیە؟ بەڵێ سەبارەت بەو ناوچەیە کە ئەم بوومەلەرزە وێرانکەرەی تیا ڕوویدا ئەم ناوچانە کەوتۆتە نێوان پلێتی عەرەبی لە باشوور و پلێتی ئەنازۆڵ لە باکووری خۆرئاوا. ئەم دوو پلێتە ساڵ لە دوای ساڵ لە یەک نزیکە بنەوە و لە ئەنجامی لە یەک نزیک بوونەوەیان لە ژێرەوە واتە لە ناخی زەوی لە قوڵایی 25 کیلۆمەتر ژێر زەوی بەریەکەوتن ڕوەدات. لە ئەنجامی بەریەکەوتن ئەبێتە هۆی داڕمانی بەشێک لە زەوی و ئەم داڕمانەش وزەی زەوی لە ژێرەوە دەرەکات بەرەوسەرەوە پەستانە خاتە سەر بەردەکان و ئەبێتە هۆی جوڵەیەکی بەهێز ئەکەوێتە سەر داڕمانەکە. ئەگەر داڕمانەکە زۆر بێ ئەوە بوومەلەرزەکە لەسەرەوە پلەکەی ڕێختەرەکەی زیاترە بێ. ئەگەر داڕمانەکە کەم دێ پلەکەی کەمترە بێ هەستی پێ ناکرێت. بەڵام ئەوەی کە ڕوویدا بەهۆی جوڵەیەکی بەهێزەوە بوو داڕمانێکی زۆر بەهێز و بە درێژایی زیاتر لە 20 کیلۆمەتر هەر لە ناوچەی مەڕەشەوە تاوەکو نزیک دیاربەکر داڕمان ڕوویداوە زیاتر لە 100 کیلۆمەتر بینیان هەیە ئەو دوو شارە و ئەم بوومەلەرزانە لە ئەنجامی وەکوتمان جوڵەی هەردوو پلێتی ئەنەزۆڵ و عەرەبیە کە پێش 10 ڕۆژ بەر لە ئێستا جوڵەیەکی پلێتی عەرەبی هەبوو. ئەمە بووە هۆی گواستنەوەی جوڵە و زە لە ناوچەکانی دەریای سوورەوە بەرەو ناوچەکانی باکووری کوردستان و پێش هەفتەیەکیش لە ناوچەکانی دەوروبەری دەریاچەی ئورمیە بوومەلەرزەیەک ڕوویدا بە پلەی 5.9. هەموو ئەم بوومەلەرزەیە کە لەم دوایەدا ڕوویدا هۆکارەکەی جوڵەی پلێتی عەرەبی بە ئاڕاستی پلێتی ئەنەزۆڵ بوو کە بووە هۆی ڕوودانی ئەو بوومەلەرزەیە و چەندین پاش لێرزەی بە دوای خۆی داهێنا کە ژمارەی پاش لەرزەکان زۆرن لە دوێنەوە لە ماوەی 24 ساعتی ڕابردوو زیاتر لە 1000 بوومەلەرزەی جیاواز ناوچەکەی لەرزاندۆتەوە و بەردەوامیشە. باشە کاک سیروان ینی باسی جوڵەی پلێتی عەرەبیت کرد ئەم دەستەواژەیە کە شارەزایان ئێمە لە ئێوەما وەرگرتووە باسی لێوە دەکەن بەهۆی ئەم جوڵەیەوە وردە پاش لەرزەکان دروست دەبن ئەوەی کە تۆ ئاماژەشت پێدا ئەمە بەر لە 10 ڕۆژ جوڵەی پلێتی عەرەبی هەبووە ئەمە ئێستا کاردانەوەکان و پاش لەرزەکە ڕوویداوە و بوومەلەرزەکە ڕوویداوە ئەمە ئەنجامەکەی بووە. دەکرێت بڵین هێشتا مەترسی هەیە بەهۆی ئەم جوڵەی پلێتی عەرەبیە ئەم بوومەلەرزەیە بەردەوامی دەبێت بە هەمان شێوەی ئێستا بەم ڕێختەرەی کە هەیە لە ناوچەکەدا؟ بەڵێ لەبەرەوەی پلەی بوومەلەرزەکە زۆر بەهێز بووە و بوومەلەرزەیەکی بەهێزی تریش بە هەمان پلە ڕوویداوە لە کاتژمێر 1:24 دقەی خولەکی پاشنیوەڕۆی دوێنێ بە کاتی هەرێمی کوردستان و پاش لەرزەکانیش بەردەوام بن زۆربەی پاش لەرزەکانیش لە پلەی 4 و پلەی 5دان ئەمە ئەبێتە هۆی زیاتر جوڵەی پلێتی عەرەبی زیاتر ئەکات. ئەو هەموو بوومەلەرزەیە پەستانێکی زۆرە خاتە سەر ئەم پلێتە پێشبینی ئەکرێت کە پلێتەکە لە بەتایبەتی لە ناوچەکانی نێوان باکووری کوردستان و هەروەها باشووری ئوردون لە کەنداوی عەقەبە و کەنداوی سویس لەو نێوانەدا چالاکی بوومەلەرزەکان زیاتر بێ. وەکو سەر لە بەیانی ئەمڕۆ بینیمان چەند بوومەلەرزەیەکی سەرەتایی
کە پەیوەندی بە بوومەلەرزەکەی دوێنێەوە هەیە بەڵام وەکو سەرەتای جوڵا لە نێوان فەڵەستین و ئوردونا تۆمار کراوە لە دەریای مەیت و هەندێک شوێنی لوبنان ئەمە سەرەتای جوڵەیە لە ئەو ناوچەیە پێچێت لەو ناوچەیەش بوومەلەرزەیەکی پلە نەزانرا و سەر و 5 پلە لەو ناوچەیەش تۆمار بکرێت سەبارەت بە ناوچەکانی تر ناوچەی شاری وان ئەو ناوچەیەش گوڕ و هێزی بوومەلەرزەکە پێدەچێت بۆ ناوچەیەش و لەگەڵ دەوروبەری دەریاچەی ئورمیە و هەندێک ناوچەی خۆڕەڵاتی هەرێمی کوردستان سنووری نێوان پلێتی عەرەبی لەگەڵ پلێتی زاگرۆز واتە فارسی لەبەر جوڵەی پلێتی عەرەبی پێچێت لەو ناوچانەش هەندێک چالاکی بوومەلەرزە ڕوودا. کاک سیروان پرسیارێک ینی جێی سەرنجە لە نێو خەڵکو و لە بەشێک لە میدیاکاندا و لە سوۆسیال میدیاشتا مەسەرەن گفتوگۆی لەسەر دەکرێت ئەم بابەتە ئەویش دەڵێن جگەلەوەی کە بوومەلەرزە کارەسەتێکی سروشتیە ڕەنگە بە جۆرێکی دیکە بە شێوازی دەستکردیشی هەبێت یعنی ئەو وڵاتانەی کە زۆر بەتوانە و زلهێزن توانای ئەویان هەیە لە جۆری بناردنی ئەنتێن بێ زەبزەبات بێ ئەم هێرتز و تایبەتمەندیانە بێت توانای ئەویان هەیە ئەمە ڕاستە شتی وا هەیە؟ نەخێر بە هیچ شێوەیەک لە توانای مرۆڤدا نییە دروستکردنی بوومەلەرزە بەم شێوەیە دروست بکات ئەگەر تاقیکردنەوەیەکی ئەتۆمە یاخود تاقیکردنەوەی یۆرانیە و متەقینەوەی ئەنتۆمیە ئەوە تەنها لە یەک بوومەلەرزە دروستەکە ئەویش لەسەر زەوی دروستیەکە بەڵام ئەمە دەبینین ئەم بوومەلەرزە سروشتیانە هەمویان لە ناخی زەویدا دروستە بن ئینسان ناتوانێت دەستی بگاتە ناخی زەوی چونکە ناخی زەوی لە قوڵایی 10 کیلۆمەتر بەرەو خوارتر مادەکان لە شێوەی هەویریدان پلەی گەرما زۆر بەرزە هیچ ئامێرێک و هیچ شتێک ناتوانێت لەو قوڵایە زۆرەدا کار بکە و بوومەلەرزەی دەستکردیش بە هیچ شێوەیەک ڕاست نییە و ئەو دەنگۆیانە بە هەموو شێوەیەک بەڕاتەکەینەوە ئەو شتانەی کە ڕووەدا چکە ئەم ناوچانەی هەر چوارپارچەی کوردستان کەوتۆتە سەر هێڵی بوومەلەرزە بە تایبەتی باکووری کوردستان و سنوورەکانی خۆرئاوای کوردستان لەگەڵ بەشێک لە ناوچەکانی باشووری کوردستان و لەگەڵ خۆرهەڵاتی کوردستان ئەم ناوچانە چیاکانی تۆڕۆس و زاگرۆسن لە ئەنجامی جوڵەی پلێتەکان خودی چیاکانیش لە ئەنجامی جوڵەی پلێتەکان لە زەمەنی جیۆلۆجی چوارەمە دروست بوون. باشە بابەتێکی دیکە لە زۆر لە وڵاتان ینی بوومەلەرزە ئەوە ڕوودەدات لە چینە لە کۆمەڵێک وڵاتی دیکەشەیە بە پلەی بەرزتر بە ڕێختەری بەرزتر بەڵام کارەساتی لەم شێوەیە ڕوونادات دەکرێت پێم بڵێ هۆکارەکە چییە کە ئەمەی ئێستا ڕوودەدات بەم حاڵەتە ینی کار ڕێختەری پلەی ڕێختەرەکە کەمتریشە لە هەندێک ناوچەی دیکە کارەساتەکە بەڵام کاردانەوەکەی زیاترە هەز دەکەی ئەمە بۆچی؟ بەڵێ ڕاستە خۆی پلەی ڕێختەرەکە بە پلەی یەکەم و بە پلەی دووەم ماوەی مانەوەی بوومەلەرزەکە ئەساسترە ینی کاری مەترسیەکەی زیاترە ئەگەر بوومەلەرزەکە پلەشی 6 بێ کە لەو پلەیەت کەمترەکە ڕوویدا لە باکووری کوردستان ئەگەر بوومەلەرزەکە پلەی 6 بێ بە پێوەری ڕێختەر و ماوەی مانەوەکەی چرکەتە بڵین تقریبا خولەکێک بەردەوام بێ کارەساتێکی گەورەی لەو شێوەی لێ دەکەوێتەوە واتە ماوەی مانەوەی بوومەلەرزەکە ئەوەی کە ئەمێنێتەوە کە چەند چرکەیە ئەوە زیاتر مەترسیەیە ئەو بوومەلەرزەیە کە لە باکووری کوردستان ڕوویدا بە تایبەتی ئەوەی کاژمێ 4 و 7 دقە 45 چرکە ماوەکەی بووە 45 چرکە بۆ بوومەلەرزەیەکی گەورەی لەو شێوەیە کاولکاری کارەساتێکی گەورەی لێکەوێتەوە وەکو بینیمان کارەساتێکی زۆر گەورەی لێکەوتۆتەوە و ئەو ئامارانەی کە بڵاو دەکرێتەوە بەداخەوە بە پێی هەموو سەرچاوەکان زۆر لەوە زیاترن کاریگەریەکی ئەو زۆر مەترسی کردوتە سەر گوندیشینەکان بە تایبەتی ئەوەی کە بینیمانەکە تاکو ئێستا هیچ لیژنەیەکی فریاگوزاری نەچوەتەوە گوندەکان و چونکە سنتەری بوومەلەرزەکە لە ناوچەی شارەکانە نەبووە لە گوندەکاندا بووە بۆیە ئەو بوومەلەرزەیە کە لە ئەنجامی ئەوەی کە پلەکەی بەرز بوو ماوەکەشی بەرز بوو بەڵام ئەوەی کە لە ساڵی 2017 لە شەوی 12 لەسەر 2017 لە خۆرەڵاتی گەرمیان ڕوویدا بە دیاریکراویش لە نزیک شاخی بەمۆ ڕوویدا ئەوە ماوەکەی کورد بوو هەرچەندە پلەکەی 7.3 بوو بەڵام لەبەرەوەی 16 چرکە بوو قوربانیەک و یازیانێکی ئەوتۆی لێ نەکەوتەوە ئەگەر بوو وایە ماوەکە زیاتر وایە لە 30 چرکە کارەساتێکی گەورەی بەخۆی لەگەڵ دوای خۆی داهێنا واتە ماوەی بوومەلەرزەکە ئەگەر پلە 5 یا 6 بێ ئەگەر ماوەکە زیاتر بێ کاریگەریەکەی زیاتر و کارەساتی گەورەترە قەومێنێت تاکو ماوەکەی کەمتر بێت بەڵێ ئەکەوێتە سەر ماوەکەی
ینی ئەمە لە ڕووی بوومەلەرزەکەەوە کاریگەریشی دەبێت لەسەر کوالێتی جۆری و باڵەخانانەی کە هەن. بەڵێ بێگومان کوالێتی باڵەخانەکانیش دەورە بینێ، یعنی دەوری هەیە کاریگەری هەیە، ئەتا باڵەخانەکان تۆکمەتر بن و مەرجی بوومەلەرزەی تیا دروست کرابێ کەمتر کاریگەری ئەکاتە سەر. ئێمە بۆ منە لە باکووری کوردستان ئێستا و شارانە کاتێک لە تیڤەکانەوە ڕاستەوخۆی بینین هەندێک بیناوەکو خۆی ماوە، بەڵام هەندێک بینا ورد و خاش بوون، واتە ئەکەوێتە سەر کوالیتی بیناش دەورە بینێ و لەگەڵ جگە لەوە پلەی بوومەلەرزەکە گوڕی بوومەلەرزەکە لەگەڵ ماوەی مانەوەی بوومەلەرزەکە ئەمانە هەمویان پێکەوە کاریگەریان هەیە لەسەر ئاسەواری دوای بوومەلەرزەکە. بەڵێ بەڕێز سیروان ساڵح عەلی شارەزایی کەشوهەوا و ڕوودا و سروشتەکان لە کەلارەوە لەگەڵمان بی ماندوو نەبی کاک سیروان سپاس.